بەڵێ بەردەوام دەبین تەوەری دومی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین هەڵبەتە هەڕەشەی درۆنەکان خەریکە کاریگەریکی خراپ لەسەر عێراق دروست دەکات هەم لەسەر ئاستی ناوخۆی هەم لەسەر ئاستی جیهانیش وەک ڕوونە ماوەیەکی زۆرە کە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا قسە و باس و گفتوگۆ بە دوا خۆی دادێنێت بەڵام بە دیاریکراوی لە دوای ئەو هێرشەی کە بە درۆن کرایە سەر بارگایەکی هەشتی شعبی لە چواری یەکدا ئەم قسە و باسە زیاتر لە ناو عێراقیەکان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانی عێراقیش با بڵین گفتوگۆی چرتیری لەسەر کراوە لە ڕاگەیاندرەیەکی حکوومەتی عێراقیدا داوا دەکرێت کە هێزەکانی ئەمریکا هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا بکشێندرێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ڕێک بخرێتەوە ئەمە لە کاتێکدایە هەمان سیناریۆ پێشتر لە ساڵی 2009دا تاقی کراوەتەوە و لە ساڵی 2011دا کە هێزەکانی هاوپەیمانان عێراقیان بەجێشتووە پاش با بڵین سەرهەڵدانی بەهاری عەربی جارێکی دیکە لەسەر داوای حکوومەتی عێراقی هێزەکانی هاوپەیمانان هاتنەوە ناو عێراق دەپرسین ئەم داواکاری ئەم جارەش هەمان سیناریۆی ساڵی 2009 دووبارە ناکاتەوە ئەخۆ ئەو لایەنانی کە داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن و ئەو لایەنانی دیکە کە پێیان باشە هێزەکانی ئەمریکا بمێنێتەوە لە عێراق بۆ پاراستنی با بڵین ئەمنیەتی عێراق و هەندێک پرسی دیکەی سیاسی بەکوێ دەکات ئەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز جەمال ئارس کە بەڕێزیان چاودێری سیاسی کاک جەمال سپاس بۆ بەڕێستان بەخێراتی زۆر بەخێر بە کاک جەمال بەیانی بەخێراتی باش و بەیانی بینەرانیش باش سپاس هەڵبەتە هێرشی درۆنەکان هەڕەشەکانی سەختتر کردوێتەوە لەسەر عێراق و هەم لەسەر ئاستی جیهانی هەم لەسەر ئاستی ناوخۆی عێراقیش بابەتەکە چرتر دەبێتەوە لەوەی کە هێزەکانی ئەمریکاش پاشەکشە بکەن ئەم بارودۆخە سیاسیە بەکوێ دەگات دیارە ئەگەر هەر بەراوردێکی بارودۆخەکە بکەی لە 2009 تقریبا دوو کارکتەری سەرەکی هەبوون لە ناومۆزوعەکەیە هێزی ئەمریکا و هێزی ئەتوانین بڵێن ئەو وڵاتانەی کە ئەمریکا ناوێناون وڵاتانی بێزراویا دووە لە ماریقەیە چی ناو لێناون ئەم کێشەیە هەبوو لە ئەو شەڕەش بە وەکالەت لە بینی گروپە شیعەکان و گروپە سوننەکانە ئەکرا و ئەو سەردەمە ئەگەر بیرمان بێ هەر لە ژێر فشاری هەم لە ژێر فشاری شارعی شیعیە و هەم لە ژێر فشاری شارعی سونی کە ئەو وەختە ئەوانش عینەن مەطلەبیان هەبوو هەم لەوەی کە مالیکی دوو عەمەلیەی قیادە کرده بوو عەمەلیەی سەولەت الفورسان و عەمەلیەی بەشایر الخێر ئەمیان دژی بڵێن بەشایر الخێر دژی قاعیدە بوو سەولەت الفورسانەکە دژی جێشی مەهدی ئەو سەردەمەی مقتەدا سەدر بوو لە هەردوو هینەکە سەرکەوتوو بوو جۆرێک لە باغربوون و هینی پێوە دیار بوو قەراری دا کە داوا لە ئەمریکەکان بکە هێزەکانیان بکشێنەوە ئەمە بە دوو سەبەب سەبەبێکیان بۆ ئاشکردنەوەی شەقامی شیعە لەگەڵ خۆی ئەوانەی کە پێیان وا بوو کە ئەمانە بەکری گیراوی ئەمریکان هەم بۆ ئەوەی سوننەکانیش بێنێتە ناو عەمەلیەی سیاسیەوە بەڵام ئەمەی ئێستا زۆر جیاوازە ئەمەی ئێستا لە کێشەیەکی شەڕی وەکالەت و ئیقلیمی دەرچووە چەند وڵاتێکی زلهێز کە لە سەر ئاستی جیهان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی عەسکەریشەوە ململانەی ئەمریکاکەن بە جۆرێک لە جۆرەکان داخل بە معادلەکە بوون داخلی هاوکێشەکە بوون بۆیە عێراق ناکرێت لەم کاتە عێراق خۆی حەجمی خۆیەزانێ خۆی قووەتی خۆیەزانێ قسەیەک فڕێبات لە ئاستی حکوومەتە زۆر جار لە ئاستی ئەحزابە دیارە حیزب عێراقیەکان لە ساڵ هەشتای وەلاعاتی بۆ ئەم لاولایە یعنی کەمتر نەهجێکی وەتەنی هەیە بەڵام حکوومەت ئەبێ بەو نەهجە قسە نەکات چونکە کە بەو نەهجە قسەی کرد بەرامبەر بەوە خەڵکانێک هەیە جوابیان پێ تۆ کە داوا ئەکێڵی پێویست بە هاوپەیمانی نێودەوڵەتی نەما با بڕۆنەوە سوپاسیانەکەین تۆ هێزی هاوپەیمانانە لە دوای 2013 بۆ شەڕی داعش داوا کردەوە ئەگەر شەڕی داعش وجودی نەماوە حەشدی شەعبیش هەر لەسەر عینەن بەرمەبنای ئەوە لەسەر فتوایەکی ئایەتوڵا سیستانی حەشدی شەعبی دروست کردووە کە علاساس جەیش توانای بەرەنگاربوونەوەی وەکرەکانی داعشی نییە
ئێستا ئەگەر داعش نەماوە ئەمریکا و پێویست نییە کەواتە حەشدی شعبیشە پێویست نییە. یعنی ئەمریکەکانی دەتوانن ئەو جوابیان بنەوە و ئەگەر ضرورەتی حەشدی شعبی ماوە کەواتە ضرورەتی کۆمەڵی نێودەوڵەتیش ماوە لەبەرەوەی هەتا ئێستا عێراق خاوەنی ڕادارێک نییە کە ئەجوایی خۆی پێ پارێزێ تا ئێستش خەبیرەکانی ئەمریکا و هاوپەیمانان مراقبە لەسەر برجەکانی مراقبە و ڕادارەکان لەبەرەوە داواکردنی هەندێشت ئەمریکەکان ڕەنگە زۆر ئاسانتر بێ بۆیان بەڵام ئەمەیان بەشیشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی هەموو جارێ ئەگەر سیرگەیت بۆ 2011 ئێستا لە ئەسنای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە بۆی کاریگەریە تاوان بۆ ئێمە قسەی ئەم هینانە کاریگەری هەبێت لەسەر بانگەشەی هەڵبژاردننی ئەم دوو کاندیدا چێ بەڵێنی ئەوە باهێزەکانە کشێنێتەوە لە عێراق ڕەنگە دەنگی زۆرتر بێنێ. کاتە بە پرسیاری ئەوەکەن ئایا تا چەندێک دروستە عێراق بەم حەجمە و بەم قووەتی ئێستایەوە بچێتە ناو شڕێکی و شێوازەی کە زلی هێزەکان هەڵیان گیرساندووە باشترین بڕیار باشترین ئاراستە باشترین ڕێگا کە عێراق لەم دۆخەیە بگرێتە بەر چییە؟ باشترین بڕیار عێراق ئەتوانێت هەم ڕۆڵە نەتەوەیەکەی خۆی کە خۆی بە حکوومەتێکی عەرەبیە زانێ لانی کەم ئەگەر ئێمە لەگەڵ ئەو مستەلاحیانین چکە دەستوریەن عێراق بەڵێ دەوڵەتێکە دامەزرێنەری جامعی دووەلی عەرەبیە بەڵام چەندین نەتەوەی تری تیا ئەژی بەڵام با بڵێن بە نەهجە کۆنەکەی سەردەمی عەبدولکەریم قاسم و سەردەمی عەبدوڕەحمان عارف و عەبدوسەلام عارف و سەدام حوسێنیش لێخوڕن کە ئەیانەیە عومقێکی عەرەبیان هەبێ لە قەزەی فەڵەستینیە باشە ینی بۆ ئەبێ عێراق لە کەرتی خۆراوای فەڵەستین خۆی فەڵەستینی تر بێ تۆ بۆ ئەچیتە ژێر باری شتێکەوە کە پێت ناکرێت کە ئەزانی پێت ناکرێت وەکو وڵاتانی عەرەبی تر ئەگەر بۆ دەکرێت مساعدات بنێرە وەزعە باشترە مساعداتی ئینسانی مساعداتی دەوایی غیزایی ئەم شتانەی کە ئێستا بۆ خەڵکی ئاوارە زەرورە ئەتوانی بینێری لە ڕێی میسرەوە لە ڕێ ئەو شوێنان ئەو منفەزانەی کە کراوەتەوە بەڵام خۆکردن بە خاوەنی قەزیەکە زیاد لە ئوردون و زیاد لە میسر ینی میسر و ئوردون هاوسنووری کەرتی غەزە و کەناری خۆراوان لە فەڵەستینەوە ئەوانێ جگار کە هەڕەشە جددیەکە لەسەر حدودەکانی ئەوانە ئاوان نەکەوتونەتەن بەس ئەوەی کە ئەیکەن مساعداتە ئینسانێکەیە قەتەر بۆ بچووکیی خۆی جۆرێک لە تەنسیقی دروست کردووە لە بینی هەم فەڵەستینەکانە مساعداتیش بۆ فەڵەستینەکان نێرێ لە ڕووی ئەعلامیشەوە بە جزیرە و کۆمەڵی رادیۆ هین دەعمیانەکە بەڵام هاوکات خەریکی سات و سەودای بەردانی ڕەهینە ئەجنەبیەکان و ڕەهینە ئیسرائیلەکانە لە ناو غەزە کەواتە هەر کەسە و بە حەجمی خۆی ئەتوانێت ئینسانیان بەشدار بێت لەو پرۆسەیە بەڵام خۆکردن بە خاوەنی زیاد لە پێویست وەکو ئەمەی کە ئێستا عێراقیکە پێم وایە عێراق بەرەو تەلوکە ئەبا بەرەو کارەسا دەبات. باشە کاک جەمال هەڵبەتە ئەم داوایەکی حکوومەتی عێراق با بڵێن حکوومەتی عێراق داواکاریەکەی تۆ زێنەرمتر بوو لە دوای هێرشە درۆنیەکەی ئەمریکا بۆ سەر حەشتی شعبی بەڵام حەشتی شعبی داواکاری پەیامەکەی زۆر تونند بوو بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەمەش لەسەر ئاستی خودی هاوڵاتیە سادەکەی عێراق کاردانەوەی لەکەوتۆ هەتا کەسانی سیاسی ئەو کەسانی کە لە مەجای سەربازیە کار دەکەن ئەم کاردانەوانە بە شێوەیەکی گشتی چیمان پێ دەڵێن؟ ئەم کاردانەوانە ئەومان پێ دەڵەیە ئەبێ عێراق یەک جێشی هەبێت یەک جێشی هەبێ جێشی هاوتەری بە تەنیشتەوە جێشی تر نەبێ کە ئەم بەجیا قیادەی خۆی بکە بە دەر لە جێش یان ئەبێت جۆرێک لە هەماهەنگی هەبێ بەیەکەوە لە بینی ئەم هێزانە ئەم هێزانەش چێ هەمانگی دروست دەکە سەرۆکوەزیران کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بەڵام پێچێ بەشێک لەو هێزانە زیاد لە پێویست چوو بنەژناو ئەجندای ئیقلیمی و نێودەوڵەتیەوە کە بەدەست خۆیان نەبێ ئەو بەیاننامەی پێیان دەرەکرێ هی خۆیان نەبێ بەس دەرەوەی لە عەرەبیا پێوترێ ئیملاعاتە ئیملاعاتەوە بەسەریان نافەرزەکرێ بۆیە پێم وایە ئەمە دوو نەتیجەیە بێ ئەگەر هێزەکانی ئەمریکا ئیحراج بکرێن بۆ کشانەوە وەزع عێراق بەرەو خراپترە ڕوە و ئەگەر ئەمریکیەکان نەڕۆن و جۆرێک لە مشتومڕ لە بینی هێزە عێراقیەکان و حەشدی شعبی و جێیشا دروست ببێ
ئەمە شەر گومانی هەیە پێکدادان لە بینی ئەم دوو کیانە عسکەریە دروست ببێ ئەمە شەر بە زەرەری عێراقەشکێتەوە بۆیە باشترین حل بۆ عێراق ببێ بە مەدانێک بۆ هەڵدانی درۆنەکانی ئەمریکا بۆ سەر بەرژەوەندەکانی ئێران و نە ببێتە گۆڕەپانێک بۆ نردنی درۆنەکانی ئەو گروپانەی کە لە ئێرانەوە نزیکن بۆ سەر هێزەکانی ئەمریکا چونکە ئەوان خاوەنی ئەجندای خۆیان هیچیان ئەو خەمەی کە عێراق خۆی خەمی خۆی بێ ئەوان ئەو خەمەیان نییە بۆیە بە هەردوو سەرەکە تەوازن ڕانەگری ئەو سیاسەتی کە سەرۆک مامجلال بەکاریهێنان لە نێوان ئێرانەکان و ئەمریکیەکانە یان لە نێوان هەموو ڕکابەرەکانە ئەبێت تۆ کارێ بکەی عێراق نەکەی بە زەحیەی ئەجندای دەرەوە و لەوەتەی هەشە عێراق وا هێناوێتی بۆ ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوو ئاوڕۆژوە. بەڵێ کاک جەمال ئەگە دۆخەکە بەم شوازی ئێستا بەردەوام بێت سیناریۆکانی دوێ ئەمە چیمان پێ دەڵێن ئایا هێرشە درۆنیەکان بۆ سەر هاوپەیمانان و ئەمریکا کاردانەوەی دەبێت ئەمریکا عێراق بەکاردەهێنێت بۆ بەرپەرجانەوەی ئەو هێرشانە یاخود عێراق ڕێگە بە ئەمریکا ئەدات کە لە خاکی ئەودا ئەوە بکات؟ ئەگەر ئێمە متابعی ئەخباری ئەم چەند ڕۆژە بکەین لە دوای چواری مان کە ئەو هێرشە درۆنیە کرا کە بۆ سەر بارەگاکەی حەشدی شعبی دانەیەکی کە کراوەکو جوابانەوە بەس دوای ئەوە ئەگەر بینی بێتمان جۆرێک لە کەبوونی پێوە بێ ینی فعلا ئەمریکیەکان ڕایانگەیانەڵێ ئێمە لە ساڵی پارەوە یا لە ساڵی 2023 118 هێرشمان لە ناو عێراق کراوەتە سەر 227 هێرشمان لە ناو سووریا کراوەتە سەر ڕاستە چەند جارێک لە سووریا جوابیان ناوەتەوە لە بنکەی هێزەکانی نزیک لە ئێران لیاناوە بەڵام لە عێراقا چەند جارێک بێدەنگیان هەڵبژارد و حکوومەتی عێراقیان ئاگادارە کرد حکوومەتی عێراق نەیتوانی کۆنتترۆلیەوە بکە ئەو بۆ ئەم جارە خۆی ئەمریکا دەستی کردەوە ئەگەر بیری بێتمان لە 5 مانگەوە تقریبەن جۆرێک لە ئەو هینی شەڕی درۆنە بێدەنگی لێکراوە. باشە کات جەمالێک و کۆتا پرسیاردەمەی باز دەوە بکەم لە ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان مانەوەی هێزەکانی ئەمریکا هەندێک کات مەترسی دروست دەکات کشانەوەی مەترسی دروست دەکات بە جۆرێک لە جۆرەکان مانەوەیان بە شێوازێکی ڕێکخراو دەکرێت بە جۆرێک بێت کە سوودانی ئەم دەسەڵاتی هەبێ لە کاتێکدا دەزانین هەر هێزێکی سەربازی لە عێراقدا لەلایەن چەند کەسێکەوە مەسەبێکەوە شوێنێکی دیکەوە ئاراست دەکرێت سوودانی توانای ئەم بڕیاری هەیە هێزەکان بە شێوەیەک لە عێراقدا بهێڵێتەوە کە هاوسەنگی ڕابگرێت پێم وایە ئەوەی کە سوودانی وتی سوودانی بڕیارەکەی جۆرێک یا داواکەی لە ئەمریکا جۆرێک لە شەرمنی پێوە دیارە چکە خۆشی چاک ئەزانێ بەڵام سوودانی لە ڕووی شخصیەوە شخصیتێکی بەقوتە بەڵام لە ڕووی هێزی سیاسی و باگراوندی سیاسیەوە هێزێکی گەورەی سیاسی لە پشتنیە ڕاستە جەماعەتی ئەوەی ئیتاری تەنسیقی کە حیزبێکی زۆرن لە پشتێتی بەڵام وەکو خۆی ئەو هێزێک کە پشتگیریەوە کە نازم 6 کورسی لە ناو پەرلەمانە هەیە ئەمە جۆرێک لەینە کە ناچار بێ لەگەڵ هەمویانە تەنسیقێ بکە ئاین ڕەنگە هێز هەبوو بێ داوای ئەوەی لێکردی بێ سوپای عێراق هێرش بکاتە سەر بنکەی عینە لەسەد هێرش هێزیشی تیا بوو بێت بێتی بە بەیاننامەیە کۆتاییە ئەم هاتووە تەنسیقێکی لە بینی ئەم وتارە توندە و لە نێوان ئەم وتارە نەرمەیە دروست کردووە بەڵام ئەو سەرۆکوەزیرانە ئەبێ ئەوە بزانێ کە قسەی ئەو وەقعی زیاترە لە قسەی سەرکردەی گروپێکی حەشدی شعبی ئەو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە لە کاتێکە ئەو داوایەکە ئەبێ تەبعاتی ئەو هەنگاوەش قبول کاسبێنێ کە هێزەکانی ئەمریکا کشانەوە ئێمە بیرمان بێت لە 2014 باوی درۆن نەبوو بەو معنایی ئێستەکە هەیە ئێستا هەموو گروپێک ئەتوانێت درۆن دروستکە وای لێ هاتووە هەموو گروپێک ئەتوانێت درۆن دروستکە ئەم جارە گەر حەشدی شعبی بڵێن ئەمریکەکان بکشێنەوە گروپێکی وەکو داعش لە ئەگە بەناوی داعشی شەوە بە لە شێوەی داعشا دروست بێتەوە بۆ هێرش بۆ سەر مؤسساتی عێراقی
و درۆن و کۆمەڵە شت بەکاربێنن عێراق توانای بەرەنگاربوونەوەی ئەوەی هەیە ئێمە بینیمان لە 2014 بە ناچاری داوای هێزی هاوپەیمانی نێو دەوڵەتی و مساعداتی کردەوە. کاتجەماوکو دوا پرسیارەتە بە کورتی بتوانانی وەڵاممان بیتەوە کورد تا ڕادەک پوێندێکی باش لەگەڵ ئەمریکادا هەیە تا چەندە دەتوانین نێوانگیرێکی باش بێت لە نێوان عێراق و ئەمریکا عێراق و هاوپەیمانان. خۆی تا ئێستا کورد ویستێتی وا بکە هەتا ئێستا ئەم دقیقە هەم لە سیاسەتی سەرۆک مامجەلالەوە هەتا ئەم قیادەی ئێستش سەرباری ناکۆچیەکانی ناو خۆیان سەرباری ناکۆچەکانی ناو کایی سیاسی هەرێمی کوردستان بەڵام هەموو حیزبەکان هینێکیان هەیە تێگەیشتنیشان هەیە بۆ ئەوەی مانەوەی هێزە هاوپەیمانەکان ئەگەر بۆ هەموو لایەن عێراقیەکان نەخوازراو بێ بۆ لایەنی کوردی جۆرێکە لە زەمانەتی مانەوەی ئەم بارودۆخە و ئەم جێبەجێکردنی ئەم دەستورەی کە هەیە بۆیە کورد ئەو پەڕی هەوڵی خۆی خستۆتە گەر کە جۆرێک لە هەماهەنگی لە نێوان ئەو هاوسەنگی لە نێوان دۆستایەتی لەگەڵ ئێران و دۆستایەتی لەگەڵ ئەمریکایە بکە هەر وەک چۆن ئێران نەوێت دۆستایەتی لەگەڵ عەرەبی شابکات و دۆستایەتی لەگەڵ چینی شابکە و دۆستایەتی لەگەڵ رووسیا چووکە هەمووان بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن بۆ ئیلا ئەبێ عێراق خۆی بکە بە کەپشی فیدا بۆ بەرژەوەندی خەڵکی تر. زۆر سپاس بۆ جەمال ئارس کە و پیشاودێری سیاسی لە بەیانی کورسانی میوان بووی سپاس بۆ بەڕێستا. سپاس کاک جەمال زۆر بەخێر بیت.